ئێرە پرۆژەی ئاوی ئیفراسی سێ کە دەکەوێتە ڕۆژ ئاوای شاری هەولێر. لێرە ڕۆژانە لە ڕێگەی ئەم پاڵاوگەیە ئاو لە زەی گەورەوە دەپاڵێورێت و لە ڕێگەی بۆڕێەوە دەگەێنرێتە ناو شاری هەولێر. دەمانەوێت بزانین میکانیزمەکانی بەرەمێنانی ئاوی خاوێنچین و دوای چ وردەکاریەک ئاوی خاوێن دەکاتە دەست هاوڵاتیان. هەروەها لەم ڕیپۆرتاژەدا تیشک دەخەینە سەر کێشەی کەمی ئاو لە وەرزی هاویندا و پلان و پرۆژەکانی حکوومەت بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە. ئێرە پرۆژەی ئاوی ئیفراسەیە پرۆژەیەکی پاکردنەوە و دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ دانیشتوانی شاری هەولێر لەسەر زەی گەورە دامەزراوە لە ساڵی 2006ەوە لەلایەن دوو کۆمپانیای ئەمریکی و بەریتانی فلۆر ئێمک. توانای پرۆژەکە زیاتر لە 200,000 مەتر سێجایە لە کاتژمێرێک لە ئاوی پاک کەەوە بە گوێرەی ستاندەرد بۆ دانیشتوانی شاری هەولێر. ئەو بەشی ئێستامە لێنێنە پێی دەوترێ بەشی ئینتێک، بەشی وەرگرتن. تەنها لێرە 7 پمپمان هەیە، هەر پمپێک توانای 2000 مەتر سێجا زیاترە، 5یان کار دەکەن، 2یان ستانبای احتیاطن. ئاوی ڕووبار وەردەگرن بە زیاتر لە 11,000 مەتر سێجا بەبێ ئەوە هیچ موادێکی کیمیاوی تێبکرێت لەم ستێجەی ئێرە دەندرێتە ناو پرۆژە بە مەبەستی چارەسەرکردن. ئەو شوێنێکی ئێستا لێوێستاوین قۆناغی دووەمی پرۆژەکەی پێی دەوترێت حوزی تێکەڵکردنی خێرا ڕاپید میکستان. لێرەڕا ئەو ئاوە خامە یعنی ئەو ڕۆوەتەرێکەوە لە ڕووبارەوە مانگتۆ لێرە موادی کیمیاوی تێدەکرێت بۆ چارەسەرکردنی. ئەو موادی کیمیاویانەش بە شێوەیەکی ورد لەلایەن تاقیگەوە دیاری دەکرێتن، ڕۆژانە دیاری دەکرێت بە ڕادەوەتە سەر دەرەجەی لێڵیەتی ئاوەکە. سێ موادی کیمیاوی لێرەمە بەکاردێنین بۆ پاکردنەوەی ئاو، یەکیان سەلفاتی ئەلەمینیۆم بە شەب ناسراوە، دومیان کلۆرین، سێمیان پۆلیمەر کەوا لە ڕێژەی بەرزی تێربیدیتی بەکاری دێنین بە ڕێژەی دیاریکراو. پاش ئەوەی 4 میکسەرمان هەیە لێرە ئەو مواد کیمیاویانە لەگەڵ ئەو ئاوە خاوە تێکەڵاوی دەکات بە شێوەیەکی خێرا دابەشی ئەو عەوزانەی ئەو عەوزە بازناییانە دەکات کە پێیان دەوترێت عەوزی نیشتن کلاریفایر ئەحواڵی تەرسیب. ژمارەیان دەدانەیە لەو عەوزانە کردداری نیشتن و کردداری مەین ڕوو دەدات. ئەو دەنگکۆڵانەی ئەلوم کەوا لەگەڵ ئەو دەنگکۆڵانەی ڕمڵ یان هەر شتێکتری لەنا ئەو هەبێ یەک دەگرن وەزنێک قورسایەک پیا دەکەن لە ژێرە عەوزەکە دەنیشن تەبەقەی سەرەوە ئاوێکی پاکە هەمیان کۆ دەبنەوە دەستنە بەشی چوارەمی پرۆژە کە بەشی فلتەراشنە. دوای ئەوەی باسی بەشەکانی تری پرۆژەمان کرد لە وەرگرتنی ئاو لە ڕووبار بەهۆی ئەفپەمپی زەبەلاحەوە، دوایش هاتینە بەشی عەوزی تێکەکردنی خێرا کە موادی کیمیاوی تێکەڵاو دەکرێت لەوێندەرێ، دوای هاتینە سەر عەوزی نیشتن کە لەوێ بەشێکی زۆر لەو قوڕلی تێ دەنیشتێ. ئێستا هاتین سەر قۆناغی چوارەم کە پێی دەوترێت فلتەرێشن واتە پاڵاوتن. ئەو ئاوەی کەوا لە عەوزەکانی نیشتن دێ لێرەڕا دابەشی 20 فلتەر دەبن. ئەو فلتەرانە موادی ڕملی فلتەراتیان تێدا لەگەر موادی ئەنفراسای هەر دنکۆڵەیەکی ورد لە کە بەو ئاوە پێوە مابێتن ئەوە لەو فلتەرە پاک دەبێت و دەپاڵێورێ بە شێوەیەکی 100% ئەو ئاوی لێرەکەوە دەردەچێ پاکە. ئەو 20 فلتەرە هەمیان بە بۆڵیەکی گەورە کەوا تیرەکەی 2 مترە کۆ دەبێتەوە دەچێتە خەزانێکی ژێر زەوی کە توانای 10,000 متر سێجایە. ئەم پرۆژە لە دوو قۆناغ پێک دێ. قۆناغی یەکەمیان لێرەکەوا بەشی تریتمنتەکەیە، قۆناغی دووەمیشان پێی دەوترێ وێزگەی ناوەندی مەڕعۆدا واتە ئینتەرمیدیەت پەمپ ستیشن. لێوێ ڕادووبارە ئاوەکە وەردەگیرێتەوە لە خەزانێک بە هەمان بە 7 پەمپی تری هایلفت دەندرێدرێ بۆ دوو عەوزی گەورە لە ناو شاری هەولێر کە یەکەکیان توانای 20,000 متر سێجایە، ئەوی ترینیان توانای 50,000 متر سێجایە. لەوێ بە شێوەیەکی گراڤیتی واتە لێژبوونەوە بۆ سەر دانیشتوانی شاری هەولێر دەچێت.
بەنسبەت پرۆژەکانی ئەو زستانان یان بەهاران تووشی بەرزبوونەوەی ڕێژەی لێڵێتی ئاو دەبین بە تایبەتی لە کاتی لافا و لە کاتی بەردەوامی باران بۆ چەند ڕۆژێکی بەردەوام ئەو ڕووبار ئاستی بەرز دەبێتەوە ڕێژەی لێڵێتەکەی واتە تێبێتەکەی دەگاتێ ئاستێکی واکە ئەمە ناتوانین تەسفیە بکەین ناچار دەبین لە ماوەی 24 کاتژمێر یان لە ماوەی 36 کاتژمێر ئەوان ڕابگرین تاوەکو ئاوەکە ئاستی دادەبەزی دەگاتە ڕێژەیەکی ئەو بتوانین کۆنتترۆلی بکەین هەندێک جار بابرێن پسرانی تەزووی کارەبا دەبێتە هۆی ئەوەی هەرچەندە لەگەڵ ئەوەش ئێمە مۆلیدەمان هەیە هەم لێرە هەم لە وێزگەی ناوەندیمان سوار مۆلیدە زەبەلاحمان هەیە لێرە هەریەکی 2250 KVA لە مەڕۆدەهەیتمان سواری بکەمان هەیە 2000 KVN هەریەکەیەکیان ئەوانە دەتوانێت 180 پرۆژە لەسەر ئەو مۆلیدانە بەکاربێخین لە هەندێک حاڵەت دەبینی بۆڕی سەرەکی کە ئاو دەگواستەوە لە ئیفراز بۆ مەڕعۆدە لە مەڕعۆدە بۆ شاری هەولێر بە هەر هۆکارێک بێ ئایا هۆکاری کۆمپانیا بێکاری لێ دەکەن هەر شتێک بێ ئەو بۆریانە بشێنن ئەوە بۆ چەند ڕۆژێک دەتوانین خەڵک بێ ئاو دەبێت. ئەم ڕێژەی ئاوەی ڕۆژانە دەگەێنرێتە ناو شاری هەولێر و لەوێشەوە بە جوێرەی خشتە بەسەر گەڕەکەکانی شاری هەولێردا دابەش دەکرێت زۆر جار بە تەواوی ناگاتە گەڕەکەکان و لە ئەنجامدا کیشی کەمبوونی ئاو لە بەشێک لە گەڕەکەکان سەر هەڵبەدات. دەمانەوێت لەبارەی هۆکارە سەرچیەکانی کەمبوونەوەی ئاو زانیاری وەربگرین. وەکو ئاگادارن شاری هەولێر زۆر جاران دەبینین لە وەرزی هاوین تووشی کێشێکەم ئاوی دەبین ئەویش بەهۆی ئەو بەڕاستی بەهۆی بەرزبوونی پلەکانی گەرمایە شاری هەولێر کە بە شێوەیەک هەنێزار دەگاتە 50 پلەی سێریزیش ئەمەش خوا دەکاتن خەرکخانە بۆ فێنکردنەوە بەهۆی مباریدەکان دەباتن ئەوەش دەبێتە هۆی بەکارهێنانی بڕێکی ئاوی زۆر هەروها سەرڕای ئەوەی کە لە وەرزی هاوین و گەرما تەڵەب زیاتر دەبێت لەسەر ئاو هەم بۆ کاری شوشتن و خزمەتگوزاریەکانی تریش ئەوەش وا دەکاتنکەوە پاڵەپۆستێکی زۆر لەسەر تۆڕەکان و لەسەر سیستەمەکە لەسەر ئەو سۆرسانەی کە ئاو دابین دەکەن بە بیرەکان و بە پرۆژەکانەوە دروست بێتن لە هەندێک شوێن دەبینی ئەوانێکەوە دوورن لە سەرچاوەکان تووشی کێشەی کەم ئاوی دەبیتن لەلایەن خۆمانەوە هەوڵمان داوە هەم بە دانانی یان لێدانی یان پەیداکردنی سەرچاوی نوێ ئاو وەکو بیرەکان بە ئەو شوێنانێکەوە کێشیان هەیە هەروها بە چارەسەرکردنی بە شێوەی تەکنیکی ئەوەش بەهۆی ڕێکخستنی تۆڕەکان و تەحسیناتکردن زیاتر لە تۆڕەکان بۆ ئەوەی ئەو بگاتە هەموو شوێنێک بە هەمان سەرچاوی کە هەیە. زۆرجار حکوومەت هاوڵاتیان بە کەمتەرخەم دەزانێت لە بەکارهێنانی ئاو بۆ مەبەستی جۆرا و جۆر. ئێستا ئەوەی وەک دیاردەیەک لە بەشی هەرە زۆری گەڕەکەکانی شاری هەولێر دەبینرێت دروستکردنی باخچەی بەردەم ماڵانە کە شارەزایان بە هۆکاری سەرەکی کەمبوونەوەی ئاوی دادەنێن و وەک کێشەیەک لە بەرامبەر سێکتەری ئاو هەژماتی دەکەن. هاوین زۆری گەرمە ئاو زیاتر سەرفەبی یعنی سەرفکردنی ئاو خەرە خۆ شوشتنە عەدیقە ئاودانە پێ دەرکە شوشتنە ئیدی هەیە بینی کابرا سیارێش لە پێش دەرکەی ژن هەیە لە پێش دەرکەی ئەو سۆندەی دەینتە دەرێ بە سعات یعنی بە سعات پێش دەرکەیشوە ئەیوە هەموو کەمی هەمووی فەرقەکە لا ئاوی ئەو حەدیقانە والله عەدیقان ئەگەر ئەمن یعنی شتەکەم لە دەستدا بێ حکوومەت هەمووی تێکەدەن ئەرێ وڵا بەی خۆشمەوە لەبەروی تەئسیری ئاوێکە کاک ئەتوەرە لۆ من وەرە ئەو عەدیقەی ئاودا تقریبا 2 ساعات خەریک شەبی 2 ساعات زۆرە ئەدێت 2 ساعات زۆرە فەرموو ئەوە لێرەوە عەدیقەی حتا ئەولە ئەو دانی وڵا کاکە ئاو نیە خەتای حکوومەتیە خەتە بابە تو خەتای تووە ئەو هەموو دنیا داگرتیا کردتە عەدیقە کردتە داروبار ئەو ئاوێدەی والله جاروە بە لە هێوارێ ئەو ئاوێ هاوێشتە سەر حتا بۆ کارچێ بۆ ئاوەی ماڵان سەلاوە ئاوەیە ئەگەرە تو بگەی خەڵکە شکی استیفادە دەکەن طبعا وایە ڕاستە کارچێ بۆ ئاوداری وڵای ئەگەر ئاوی داری نەکەین دارەکان وشکە بێ دارەکانمان وشکە بێ بێ مەجبورین یعنی هەفتەی جارێک ئاو بکەین حکوومەت یارمەتماگەر بێ ئەوان تەنکەرمان ببێنێ مەش ئەو ئاوە لە ماڵەوە بەکار نانیەوەی ماڵەوە ئەگەر بۆمان ئاو ئەم باخچانی لە بەردەم ماڵان دروستکراون توانیویانە تا ڕادەیەک ڕێژەی سەوزایی لە گەڕەکەکان زیاد بکەن بەڵام کاریگەری نەرینی هەبووە لەسەر ئاستی بەکارهێنانی ئاوی پاک
هەر بۆیە حکوومەت بە پلانی جۆرا و جۆر هەوڵی داوە ئەم دیاردەیە بنبڕ بکات تاوەکو ڕێژەی ئاوی بەرەم هاتوو بگاتە ئەو ئاستەی کە بەشی تەواوی گەڕەکەکان بکات. سەبارەت بۆ سەوزاییان ئەو باخچانێکە بە شێوەی سەرپێچی دروستکرایە وەکو باسمان کرد ئەوەیەکەوە بە شێوەی سەرپێچیە ئێمە لەلایەن خۆمان چەندین زار نووسراومان بەرز کردەوە ناردراوە بۆ سەرۆکاتی شارەوانی بۆ لایەنە پەیوەنددارەکان کەەوە ئەو حەدیقانە هەرچی نەبێتن بە شێوەیەکی کاتی ڕاگیرێ ئەگەنا ئێمەش لەگەر ئەوەی نەکەوە شارەکە سەوز بیتن و ڕێژەی سێزایی تێدا زۆر بیتن ئەو وەک هەناسیەکە بۆ شارەکە بەڵام تاکو ئەوەیکەوە ئەمە بتانینکەوە پرۆژەی گەورەترمان هەیە بتانی زیاتر ئاودا بکەین یان هەرچی نەبێتن پرۆژەی پێوەرەکانمان کە دەیەکی هەفتەوە دەست بەکار دەبیتن ئەن هەوڵماندایە کە ڕایگرین بۆ شێوەیەکی کاتی تاکو خەڵک بزانیندنکەوە چۆن ئاوەکە بەکاردێنین یان چۆن سەوزایەکەی خۆی ئاو دەلاتن یان سیستەمێکی ئەندازایی بۆ دانێتن تاکو بتانی بڕێکی کەم ئاو بۆ مەساحەیەکی زۆر سەوزایی بەکاربیێتن ئێمە ڕێگریمان کردیە لە ڕێتیمەکانی خۆمان و چەندین هەڵمەتمان لۆ کردووە لە گەڕەکی ژیان لە ناو سنتەری شار لە ناو 6 مەتری لە چەند شوێنێک ئەو حەدیقانەیە یا ئەو بەخسانێکەوە بووینە هۆکاری کەم ئاوی بۆ هاوڵاتیان چەند هەڵمەتی شکرای و بەشێکی تێکدایە بەڕام لەگەر ئەوەژە وەکو باسمان کرد ئێمەش لەگە سەوزایینە بەڕام بە شێوەیەکی ئەندازایی و ڕێکوپێ هەڵکەوتەی جوگرافی شاری هەولێر وای کردووە هەندێک لە گەڕەکەکانی ڕۆژهەڵاتی شارەکە سەرچاوی ئاوی پاچی کەم بێت هەم بەهۆی وشکبوون و کەمبوونەوەی بیرەکان کە ئاوی ژەرزەویان لێوە وەردەگیرێت هەم بەهۆی پرۆژەکانی ئاوی ئیفراز کە بە کەمی دەگاتە ئەم ناوچانە لەگەڵ هاوڵاتیانی یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێر قسە دەکەین لەبارەی ڕەوشی دانیشتوانی گەڕەکەکە و کەمی ڕێژەی ئاو لە کەم ئاوین پارەکە ئاومان نەبوو پێرار ئاومان نەبوو پار بە 4 ڕۆژان سعاتە ئاوشیان دەداینێ ئێستا ئەو سار باشترە بە دوو ڕۆژ زارێک ئاو دێ سعات ئاوەک دێ سعات ئاوش بەش چ ناکا کاکە ئێمە وەکو خەڵکی قەرە بوو ئێستا لە چاو پار باشترین بەس پار هەر وەزعمان نەبووە لە بێ ئاوی دەرەجەیەک وەزعمان زۆر خراپ بوو بەس ئەو سار تقریبان فەرقەکی کردیە 2 ڕۆژ ڕۆژێک ڕۆژێک سعاتێکمان ئاو هەیە بەس داوا لە حکوومەتی دەکەین ئەگەر خەتەکی ئیفرازمان لەو ڕاکێشتن باشتریش دەبیتن ئێستا باشین لە خوای بەزیاد بەس باشتریش دەبیتن خەرکەکە بێ ئاو نابی داوا لە حکوومەت دەکەن ئەگەر خەتێکمان لە ئیفرازی لە بۆ بینیتن وەزعمان زۆر باش دەبیتن داوا لە حکوومەت دەکەین 2 بارە و 3 بارە و 4 بارە هەموو مارە پێشمەرگە و فەقیر و هەژارە کەسی تێدانێ برێم تلیاردێرم هەر هەمووی وەزعی خراپە کەس نییە هەموو ڕۆژێ تەنکەراوە چ بکڕی بە 20,000 25,000 خەرگنیتی بەڕاستی ئێستا من لەوانەیە هەمبی تەنکەرەگای بکەم بەس ئەتونیتن ئەوە نیتی بامە بنمونەوە هەندێک معلەی بینینەوە لە محلەکانی هەولێر لۆ نمونەی هەولێری نوێ هەولێری نوێ 24 سعات ئیفرازیە ئەوەندە ئاوی دێتن ئەم بە خۆم تەکسیم پێە واللهی بڕۆ 24 سعات هەدیقە ئاوی لە بەدەڕواتنی هەولێری نوێ لۆ نمونەی ئیشارەوانی ئیمامەستایان مردین هەندی ئایا بکڕین مردین ئەوەندی ئایا بکردن حیاتمان لێ بڕا مانجێ ڕۆژێک ناڕۆژێک سحاتێک دێ سحاتەکەش نایە هەتا هەوسین دێن و دەسین سحاتەکە تەواو دەبی ئاوەکە نەبوو هەتا ڕاستە ڕێ دەبی ڕاستە ڕێ نابی ئاوەکە هەونیە هەندەمار هەلویان ناچ ئەمە لەبن بیرێنێ پەمپی ڕاچش لێدەوە پەمپی لێدەوە پەمپی ئەرێ وەڵڵاهی مانجێ 25,000 حەقی ئایا دەدەین ئەمە سێ کەسیم بەشمان ناکە ئەدی ئەوی دەکەسەکە بەشیەک ئەو تەنکەرەکە لۆ خۆدەی بدەچن و پارەکەی لە حالەمەکەی وەردەگرن و ئەو پیسمان لۆتێکن خایلمان لۆتەکە ئەمە لە پاس بەردەکردن ئاگەمان لە چنیە ناوەڵڵا هیچ بێوەحزی زۆر بێ ئاوین چەندی فکر لێ بکەی بێ ئاوین بەخوا هەندە ماران هەر ئاویان لۆ ناچ لەم بەدوەداچوونەدا یەکێک لە پرۆژەکانی حکوومەت نیشان دەدەین کە کاری بۆ دەکرێت و لە بواری جێبەجێکردندایە ئەم پرۆژەیە بریتە لە تۆڕی ئاوی ئیفراسی 4 کە یەکێکە لە پرۆژە مەزنەکانی بەرەمێنانی ئاو بۆ شاری هەولێر ئەم پرۆژەیە لە قۆناغی یەکەمدا تەواوی تۆڕەکە بە شێوەیەکی کاتی لە کۆگاکانی ئاوی ئیفراسی 3 دەبەسترێت تاوەکو وەک چارەسەرێکی خێرا کێشی ئەم گەڕەکانی پێی چارەسەر بکرێت کە دەکەونە ڕۆژهەڵاتی شارەکە و کەم ئاون ئەو بەشەی کە لێرە جێبەجێ دەکرێت بەشێکی بچووکی پرۆژەی ئاوی ئیفراز
هەولێر چوارە بۆ شاری هەولێری خۆشەویست ئەو بەشێکە لێرە جێبەجێ دەکرێت بەشێکە لەو بۆ ڕێکە لێرە لێرە و دەست پێ دەکات تاکو لە ئەمباری سەرەکی هەولێری دوی ئاوی بۆ ڕادەچێشرێت لێرە ئەو شوێنەی کە زۆر لێ سوودمەند دەبێت کەس نەزان و دەوروبەریتی تەوان پرۆژەی ئاوی هەولێر چوار کە پێک هاتووە لە 200 کیلومتر هێڵی سەرەکی و دوو ڕنجی لەسەر جادەی 150 و 120 و هەفت تیشتی بۆ بەیەک بەستنەوەی هەردوو ڕینگەکە و 54 کیلومتر حدودی 54 کیلومتر بۆڕی 1400 ملیمە بۆ شاری هەولێر ئاوەکەی دێنیت تەقسیمی سەر هەفت خەزانی دەکە هەر خەزانی تقریباً 320,000 متر مکعبە و ئەو بۆ پرۆژەیە کۆی بەرهەمی ئەو پرۆژەیە ئاو لە بۆ شاری هەولێر 25,000 متر مکعبە لە کاتژمێرێکدا ئەوەی ئێستا و بەشێکە لێرە جێبەجێ دەکرێت بەشێکی زۆر بچووکە تاوەکو ئێستاش کارەکانی لە حدودی لە دەستپێکی کارەکانە لە حدودی سەدادەی ڕۆیشتیە کارەکان باز تەساوەڕی دەکرێت لە مانجی کۆتایی مانجی هەشتی ئەو ساڵ ئینشاءڵڵا ئەو بەشێکە بۆ منطقەی کەس نەزان و دەوروبەریتی تاوە بکرێت طبعاً لەبەرەوەی ئاوی ژێرزەوی لە کەمە بیرەکانیان زۆر زعیفن زۆر خراپن بەرهەمی ئاویان زۆر کەمە و هیچ پرۆژەی ئاوی هەولێریشی لێ نییە پشت بە بیرەکان دەبەسترێ بەو ئاخیرەی هەندێک پرۆژەمان بۆیان کردێ بەڵام ئاوەکە بەشیان ناکە زۆر بازێک کێشەمان هەیە لەو منطقانە ئەوە لە ئەوەلیاتەکان دەتوان بریم ئەوە کارێکی ئیمێرجنسیە بۆ ئەوەی دەکرێت بۆ ئەو منطقانە دەکرێتن ئێستاش تقریباً وا دەستمان پێ کردێ بەچی ئینشاڵڵا لە داهاتووی زۆر نزیکدا تەواوی بکەین. حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر شار و شارۆچکەیەک بە پێی سروشتی ناوچەکە هەوڵی داوە ئاوی خاوێن بۆ هاوڵاتیان دابین بکات بە جۆرێک ڕۆژانە لە تەواوی هەرێمی کوردستان لە وەرزی هاویندا زیاتر لە 2 ملیۆن متر سێجا ئاو بەرهەم دێت لەگەڵ ئەو ڕێژە زۆرەی ئاویش کە بەرهەم دەهێنرێت هێشتا گرفتی سەرەکی هاوڵاتیان کە بریتیە لە کەمی ئاو بۆ ژیانی ڕۆژانە بە تەواوی چارەسەر نەکراوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوە ڕێنمایی تایبەت بۆ بەستن و خوێندنەوەی پێوەری ئاو دەردەکات و لە ڕێگەی چەند مادیەکی تایبەت بە پێوەری ئاوی ماڵان لە دوای بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان کار بەم ڕێنماییانەی وەزارەتی شارەوانی دەکات. یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی وەزارەتی شارەوانی دابینکردنی ئاوی خواردنەوەیە بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان. ئەوەش لە ڕێگای ئەو پرۆژانەیە کە دروست کراون لە هەرێ لەسەر ئەرچی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان لە شار و شارەکاندا بڵاوبوونەتەوە. بۆ نمونەکەوەکوونە هەر ئاماژیان پێ بکەی لەوانە پرۆژەی ئاوی دهۆک، پرۆژەی ئاوی ئامێدی، پرۆژەی ئاوی شەقلاوە، پرۆژەی ئاوی ئیفراز، پرۆژەی ئاوی کۆیە، پرۆژەی ئاوی قەڵاتزێ لەو چەند ساڵەی پێشوو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی ژێرخانێکی ئابووری تەواو و ڕێک و پێک ئەو هەموو پرۆژانەی دروست کرد ڕەنگە چەندەها ملیارد دۆلاری تێدا جێبەجێ کرد ئێستا لەو پرۆژانە کە خەڵک وە سوودیان لێ دەبینێتن. ڕۆژانە ئێمە 2 ملیۆن متر سێجا ئاو لە وەختی هاوین لە وەرزی هاویندا 2 ملیۆن متر سێجا ئاو بەرهەم دەهێنین. لەو 2 ملیۆن متر سێجا 175 ئاوی سەرزەویە 125 ئاوی ژێرزەویە. شتێکی تریشەیە ڕەنگە لە کوردستاندا بەڕاستی لە هەر ماڵێک بتونە حەدیقەیەکەیە باختەیەکی بچووکەیە هەندێکیان بە شێوەیەکی فەرمی لە ناو حوشەکەی خۆیە لە ناو ماڵی خۆی چوارتیوەی خوانەوەکەی خۆی دروست کراوە هەندێکی شەیە ڕەنگە بە شێوەک لە شێوەکان وەکو بڵێن تەجاوزە یاخود سەرپێچیە لە دەرەوەی خانەکانی خۆشی دروست کراوە. ئیتر ئەوەش مەسەلەن بۆ دروستی کردو ئاوێکی زۆری دەوێتن بۆ ئاودانەکەی ئەوجا چ فریزە چ گوڵ و دار و داخ و باخ و ئەو شتانەیە طبعا ئەوەش هۆکارێکی ترە لە بۆ بەکارهێنانی ئاو. ئێمە یەک لە پرۆژە گرنگەکانمان ئەوەیە دابینکردنی پیوەری ئاوە لە بۆ هاوڵاتیان. ئێستا لە نزیکەی لە نیوەی زیاتری شار و ساروچکانی کوردستان پیوەری ئاودان درراوە تەمان ئەوەش بە ڕێژەک لە ڕێژەک لە شارەکان بۆ شارەکان جیاوازی هەیە بەڵام بە شێوەیەکی حاڵ دڵخۆشکەرە لە زۆربەی شارەکان ئێستا ئەو پیوەرانە بەستراوە یەکێک لە پلانەکانی وەزارەتی شارەوانی ئەو ئەو پیوەرانان بخوێنرێتەوە. لە ڕێگای ئەو پیوەرانەوە طبعاً کە دەست پێ دەکرێتنی یەکەم خوێنەوەی پیوەر دێنن ماڵی هاوڵاتیان ئێستا ئەو پیوەرە ئەتا ئێستا ئیشی کردووە
خاڵی بنتینەی بۆ دادەندرێ یاکو بڵێ خاڵی سفری بۆ دادەندرێ ئەوش ئەوەیە لە ماڵێک بۆ نمونە ئێستا بۆ نمونە 500 پاش دوم ئەو 500 دەنووسێتن تەزیل دەکرێتن پاش دوو مانجی تر ئەو کۆمپانیا دێتەوە هەمان قێز دەکاتەوە ئای ئەو 500 بکە چەند حتمما زیاتر بووە کە زیاتر بووە ئەو 500 بەو زیادوە نرخی ئەو زیادبوونەی لە هاوڵاتی پارەی ئاوەکەی لە هاوڵاتی وەردەگیرێتن ئەوە کە پیوەر بەسترا هاوڵاتی ئۆتۆماتیکی یەن یعنی ئەو زیادە ڕۆیی کە دەی کرد بۆ نمونە ئەکید دەستی پێوە دەگریتن ئەوەی ئاوەکە لە حەدی خۆی زیاتر سەرف نەکە نزیکە هەر ئەو بڕەپارای دێتەوە کە ئێستا سەرکردیان هەر وەک وتراوە ئاوەدانی ئەوە جگە لەوەی ئێستا نەک هەر ئاوەدانی بەڵکو و سەرزەمی ژیانێکی تەندروست پەیوەستە بە بەردەوامبوون و هەبوونی ئاوێکی خاوێن بۆ ماڵان بەڵام وەک ئاشکرا هەم حکوومەت و هەم هاوڵاتیان پێویستە هاوکار بن بۆ دەستگرتن بە ئاوە و هەر وەک راپۆرتەکان ئاماژەی بۆ دەکەن ناوچەی ئێمە لە پلی یەکەمی ئەو شوێنانەیە کە ئاوی پاک بە فیڕۆ دەدات.